دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان ئاماری ساڵی 2018 هاوسەرگیری و جیابوونەوەی بڵاو کردەوە. بە پێی ئامارەکە ڕێژەی جیابوونەوە لە سەرتاسەری هەرێم بۆ نزیکەی 2 هێندە و لە پارێزگای سلێمانی بۆ 3 هێندە بەرز بووەتەوە. بە پێی ئەو ئامارەی کە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان بڵاوی کردوتەوە، لە ساڵی 2018دا لە دادگاکانی سەرتاسەری هەرێم 39,763 مامەڵەی هاوسەرگیری تۆمار کراون. زۆرترین گرێبەستی هاوسەرگیری لە پارێزگای هەولێر ئەنجام دراوە کە 15,025 گرێبەست بووە. پاشان پارێزگای سلێمانی دێت کە 13,839 گرێبەست بووە. هەروەها لە پارێزگای دووەکیش 1902 گرێبەستی هاوسەرگیری ئەنجام دراون. ئەوەی جێگەی سەرنجە لە ئامارەکەی دادگای پێداچوونەوەی هەرێمدا بەرزبوونەوەی بەرچاو و مەترسیداری هەڵوەشانەوەی گرێبەستی هاوسەرگیریە کە لە ساڵی 2017 5,729 حاڵەتی جیابوونەوە تۆمار کراوە، بەڵام لە 2018دا ژمارەکە بۆ 9,192 حاڵەت بەرز بۆتەوە کە نزیک بۆتەوە لە 2 هێندە. لە پارێزگای سلێمانی بەرزترین ژمارە هەڵوەشانەوەی گرێبەستی هاوسەرگیری تۆمار کراوە کە 4,085 حاڵەتە. تا کاتێکدا ساڵی 2017 ژمارەکە 1,360 حاڵەت بووە. بۆش ڕێژەی جیابوونەوە لە پارێزگاکە بۆ 3 هێندە بەرز بۆتەوە. هەروەها ساڵی 2017 لە پارێزگای هەولێر 2,985 حاڵەتی جیابوونەوە هەبووە کە لە ساڵی 2018دا بۆ 3,598 حاڵەت بەرز بۆتەوە. لە پارێزگای دووەکیش جیابوونەوە لە 2017دا 1,384 حاڵەت بووە کە لە 2018دا بۆ 1,509 حاڵەت بەرز بۆتەوە. هەر لە ئامارەکەی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستاندا هاتووە 89 حاڵەتی ڕێپێدان بە هێنانی ژنی دووەم لە ساڵی 2018 تۆمار کراوە کە 36 حاڵەتیان لە پارێزگای هەولێر و 48 حاڵەتیان لە پارێزگای سلێمانی و 5 حاڵەتیش لە پارێزگای دووەک تۆمار کراوە.